وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن چاق و سەلامەت بن. جوابدانەوە بە ئەفکارە عمومیە خەڵکە ئێمە و نەزەراتیان یەکێک لە وەزیفەی کەسانێکە کە بە سوورەتە عمومی خەتاب بە مەردم قسە ئەکەن. کەم نیەن دۆست و ڕەفیق و کەسانێک کە فیدبەک و نەزەرات دیگەران بۆ ئێمە ئەگەڕێنەوە وەگویا شکایەت ئەکەن لەمەی کە کەلامە ئێمە بەعزێ مەواقع لە حەد عفەت عمومی تێپەڕ ئەوێت و ئەمە مستەلزەمە جوابدانەوەس. تەماشاکەن ئەوانەی کە پارامەترە زەهنیەکانیان نەگۆڕیاگە، ئەوانەی کە تەسەورێکیان لە دوژمن نییە، تەسەورێکیان لە نابودی نییە، تەبیعەتەن دەست ئەوەن بۆ ڕەوابەتە کۆتا کەم و بچووکە خۆیان و بەراوردە ئەمانە لە محیتە تەنگە خۆیانە. بۆچی ئێمە پێمان خۆشە یا ئێمە لەگەڵ دۆست و ڕەفیق و مناوداتە ئیجتیماعیمانە وا بەرخۆردەکەین تەکە خەڵکیە، بەم زوانە ئەدوێن تەکە خەڵکیە، نە ئێمەش دۆست و ڕەفیق و کەس و کار و خانەوادەمان هەست و لە حەد دایکە کوڕین و لە حەد باوکە کوڕین و لە حەد برای گەورەترا برای بچووکین و لە حەد هاوسەرە خۆمانە سعیەکەین هاو دەمبین و نەزەرات و انتقادات و ئەوانەی تەحملکەین و گوێ پێ بدەین. بەڵام بۆ لە حوزەی عمومیە ئێمە وا قسە ئەکەین. بۆ تەماشا بکەن ئێمە لە شەرایەتێکە قەرارمان گرتەگە، لە محاسرەیەکە قەرارمان گرتەکە کە کاورا تبقە نەزەرە بازاڕیە خۆی تێژێ ئەگەر ئەمە دەسی بە قودرەت بگات چیمان پێەکە. ئەوڵە من نهاتکەم تۆ من بە قودرەت بگەینی و داوای قودرەتیشم نەکردگە لە ئێوە، داوایشم نەکردگە بێ لە دوکانەکەی من خەریدکەی. من وەزیفەیەکی ئینقلابی ئینسانی وا لە پشتمەوە خەریکم فعالیەتی بۆ ئەەکەم و خەتابیشم عمومێکە کە هەڵبسێتەوە بۆ ئیتر ئێوە کەلەمەی زۆڵم هەڵتانەسێنێتەوە، بۆ کەلەمەی داگیرکاری هەڵتانەسێنێتەوە، بۆ کەلەمەی تەجاوز هەڵتانەسێنێتەوە. نا هیچ تاغیری لە ڕەفتارتان ناکە، چون ئێوە لە فەزایەکی پڕاو پڕ لە تەجاوز و بووگەنی و فەسادا خەریکن زندگی ئەکەن و عادەتتان کردگە بەم فەزا. یعنی ئێوە بەراوردتان لە ئینسانە جنایەتکار ئەمە سەرجمێن ئەدا. ئێوە چوار نمونە لە جنایەتکارانە تاریخ بێرن کە جمێنیان داگە و بە قودرەت گەیبن و سابت بووگە کاورا کە جمێن ئەدا کە سفەت ئەدا لە دیگەران جنایەتە گەورەی کردە. بۆ خومینی مەگەر جمێنی ئەدا، خومینی و ئاو بەرقە ئێوە مەجانی ئەکەین، خومینی ئەیوە ئینسانیەتە ئێوە ئەرتقا ئەدەین مەگەر نەیوت. بۆ هیتلەر جمێنی ئەدا بە خەڵکی، جمێنی ئەدا. ئەڵبەتە ئێمە بە خەڵکی و کارمانە نەکردکە، ئێمە بە فەزا کردگمانە، ئێمە بە نگاه کردگمانە، ئێمە بە خوو بە ڕەوش کردگمانە، ئێمە بە کاراکتەر و بۆت و ئایدڵ کردگمانە. ئێمە حملەمان کردگە بە پۆپولیزم، بە شەیادی و ئەوام فەریبی، ئەوام فەریبیەک کە ڕۆژ ئێمەی بە ئەمە گەیاندگە ئێمڕۆ ئێمە وای لە پشتیان. با من چەندین دانە نوکتەتان بۆ بێژم، یعنی ئێوە تەکانە خۆن، ئێوە بەچی چاکانە خوێن، ئێوە کەسانێک نەبوون کە بۆ منفعەت خۆتان، منفعەت منزورم منافعە مادیە کۆتاه مدەتە، مەگەر ئێوە خۆتان نەبوون تەمامە پرسیبای ئینسانیتان یاژێرە پێ. بۆ خاترێەوەی نجات پیاکەن و خۆتان مەوەجه جلوە بدەن، ئەچون لە پشتە مەکاتبە فکریە دنیای غەرب خۆتان حەشار ئەداوە. مەسەڵەن هەر لەو دەستە ئیستدلالاتە بۆتان بێرم. کەسانێک کە گەرەکیان بوو حملە بکەنە جامعەی ئێمە، کەسانێک کە گەرەکیان بوو نخبە کوشی بکەن، کەسانێک کە گەرەکیان بوو لە جامعەی ئێمە مبارزات منحرف بکەن، کەسانێک کە گەرەکیان بوو تەئیدە سیستەمە حاکم و نابودی ئەم سەرزەمینە کوردەوارە بکەن. ئەیانوت دنیای غەرب مەدینەی فازڵەست، ئەیانوت دنیای غەرب یوتوپیاس، ئەیانوت دنیای غەرب لە ناو دنیای غەربە بەشەریەت و تەمەدونە بەشەریگەیگە بە لووتکەی خۆی. قیاسە ئەمانە، مەژەرمنتە ئەمانە،
زەرفە ئەمانە بۆ هەڵسەنگاندن زندگی ئینسانی بوو بە لایف ئستایڵە بەشەر غەربی بوو بە تەراوشاتە زێهنیە کارمەندانێک تەحتە ناوە فەلاسفەی غەربی و ئەمە ئەدریاوە بە خوردی جامعەیە ئێمە. تۆ ئیمڕۆ بچۆ لە لەم کوردەواری ئێمە هەر کەسێک کە دەوڵەت کاغەزی پێداگایە دکتۆر فڵانی مەدرەکە دکتۆرایی هەست مەدرەکە پزیشکی هەست ئەم ئینسانە کارمەند دەوڵەتە بەرخەلافە سیستەم قسە بکە مەدرەکەکەی لێ ئەسێنن و کاورا ئاتڵ و باتڵەوێ 28 ساڵە دەرسی خوێندگەیشی بڕوا فڕی بداتە ناوە سەد لاش خاڵ چون دەوڵەت ئیتر ئەو بە دکتۆر نازانێت بە پزیشک نازانێت بە بیهیشتی دار نازانێت. هەر بەم دەسەوە بچۆ ئێمە وتمان تەمامە ئەمانەی کە لە دنیای ئیمڕۆ بە عنوان فعالینە جامعەیە مەدەنی کار ئەکەن نەقشیان ئەمەسە بەر بە ئینقلابات بەر بە زایینە تەفەککورێک بگرن کە بیر لە زندگی ئینسانی تر ئەکاتەوە. لذا زەهنە ئینسانەکان شەرتی و ئەکەنەوە کۆنکریت لە دوو مەسیرا قەراری ئەدەن. دنیا دوو ڕەوایەتی هەست، هەر تکیشی ڕەوایەتە سوڵت هەست، هەر تکیشی ڕەوایەتە ئینقیادە ئینسانە. ڕەوایەتە ئەوەڵ سۆسیالیزم کۆمونیزم، ڕەوایەتە دووەم سەرمایەداری لیبرالیزم. تۆ خارج لەم دوو ڕەوابەتە ناتوانی تەسەوورکەی ئەکرێ جۆرێکی تریش زندگی بکەی. لەذا تۆ ئەدی لەم جامعەیە کوردەوارە ئێمە ئەوەی قسەی ئەکرد تریبوونی بەدەسۆ بوو لە ناوە مردمان مەجالیان پێئەدا دەربکەفێ لە بازنەی تەولیدکردن منتقە نظامە سوڵتەی یەکێک لەمانە بوو. ئەمەی چۆن مەترەحە کرد من دوێکە لە ڕاوکردنەکەوا تەوزی هەمدا ئەو تۆعمە بۆ تۆ تێری نەبۆ خۆی، ئەو قسەیەکەکە تۆ حەزی پێ بکەی نەبۆ خۆی. یعنی چۆن؟ یعنی بە تۆ ئێژێت کە وەختی گەرەکیسی جامعەیە لە لەحاظە پەیوەندهای ئیجتماعی بیترازێنێت، وەختی گەرەکیسی ئاحادێ لە ناوی جامعە دروستکە کە سوکاریان نەوێت، دانەیە گومناموێت، قابلە دفاع نەوێ، باوکی نەوێ، دایکی نەوێ. وەختی ژین باوکی نەوێ دایکی نەوێ نەوەی کە بە سوورەتە بیۆلۆژیک کەسێک بە ناوی باوک و دایکم مەوجود نەوێ، نە، منزور مەسئولیەتە دایک و باوکیەکە کە ئێمە ئەی ناسین. مامووی نەوێ، خاڵۆی نەوێ، ئامۆزاگی نەوێ، عەشیرەتی نەوێ، تایفەی نەوێ، قەومی نەوێت، سەنگی لە ناو جامعەی خۆیان نەوێت. ئەم ئینسانە کە تەولیدی ئەکەن خۆناهێن بێژن کاکە من گەرەکمە تۆ تەنیا بکەم تا بتوانم کۆنتڕۆڵەکەم. نا، ئێژن بەشەر ئازادە بە سوورەتە ئەخلاقی وە تۆ ئێمە بەم دەستکەوتە گەیگین واینە ئەوجا واینە لووتکە ها F-35مان هەز، ئەها بۆمبە ئەتۆممان هەز، ئەها دۆلارمان هەز، ئەها هەورەبانمان هەز، ئەها فڵانمان هەز، بیسانمان هەز. خۆ بێمە گەیگینە لووتکە. ئەمە بەچی ممکن بووگە لە جامعەیە ئێمە؟ بە ئینقلابە جنسی، بە وڵکردنە ڕەوابەتە ئازاد. ئێمە لە دنیای مۆدێڕنا مانیفێستێکی ئەخلاقیمان هەست. ئەم مانیفێستە ئەخلاقیە ئێمە بە زەحمەت پێیگەیگین. چه شەکلیە؟ ناوی قانون حقوق بەشەر یا مافە مرۆڤە. مەگەر ئێوە ئەمەتانە تەبلیغ نەئەکرد. دەی لەم کوردەوارە ئێمە تەواوە خاوەرەنیانە تۆ پابلیک فیلۆسۆفی نییە. یعنی چی؟ یعنی تۆ جامعە بخەیتە جێگەیەک و کاورا سەندەلیە بخاتە ژێرە پێی لە مەیدانە دەرە گاراژە کرماشانە ڕوو بە مردم قسە بکا بێژێ مردم ئەم کارە وا ئەمانە ئەیکەن بەم دەلیلە دروست نییە. پابلیک فیلۆسۆفی. ئەری کاکە تۆ لە کامە دەستگاهە فکری بەر ئەساسە کامە ئستدلال تۆ ئیژی ئەم فعلە من ئیکەم ئەخلاقیە بەر ئەساسە کامە؟ خۆ تۆ شاهد بووی ئەم جامعەی ئێمە بەچی لە بین چوو لە جەریانە ڕاوەکەوا لە بیرتانە وتم ڕاوچی ئەچێ کەوێ گەگرێ خۆش ئەلحان ئەخوێنێ دەنگی خۆشە قاسپەی خۆش ئەکاکەوەکانە ترتێرێ. دەی تۆ ناگەهان لە خۆت نەتپرسی لەم جامعەی کوردەوارە ئێمە ئەم گشتە خانمە زەریفە مرەتەبە ئارایش کردەی جەڕباحی پلاستیکی کردە لەکوێ وەهاتن
كأمانة بون بپرچەمداران دفاع لمحيط زيست وحقوق بشر وفعالية الجنان وآزادي هاي مدني ووتيان إيما لجامعي إيران حكومتك من هز روايتك أم رواية إنكار ناپذيرة مطلقة وكوخوا وإشي إصلاح الرفتاري بكين. إصلاح الرفتاري شي للريقي خشونته ناكري بفشار هاوردنا للريقي جامعي مدني مگر إيوان قسانتانا ناكرت مگر ئێوە نەتانەوت بەشەریەتە ئێمڕۆ حەزی بە شەڕکردن نییە، حەزی بە سۆڵحە. ئێوە ئەمانتانە تەبلیغە کرد. دێ ئێمە سوعالمان تەر کرد. تۆ هاتی مەهاتما گاندیت لەوێی دانیا وتت مبارزاتە بدونە خشونەتە ئاغای گاندی منجەر بە ئستقلال مردمە هندوستان بوو. ئەوڵەن مردمە هندوستان مستەقل نەبووکە. ئەمە یەک. دووەمە ئێمە سوعالمان کرد دوای جەنگە جەهانیە دووەم و ئوفول ئیمپراتورە بریتانیا و طلوع ئیمپراتوریەتە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا 50-60 وڵات لە بریتانیا ئەعلامە ئستقلالیان کرد، لە بریتانیا، لە فەڕەنسا، لە کۆنە ئیستعمارگەرەکان. دێ ئەمانیشە گاندیان بوو. مبارزاتە بدونە خشونەتە گاندی باعث بوو. ئێمە هاتین مثالمان هاوردو لە کۆنگرەی ملی ئافریقای جنوبی ئاغای نێلسۆن ماندێلا وتمان مەسئلەیە ئاشتیە ملیە کۆنگرەی ملی ئافریقای جنوبی عەمەلەن باعث بوو کە تۆ عیدەیەک سیاح پوست بێری لەسەر سیستەمە ئاپارتایدە ئەمریکایە ئافریقای جنوبی دای بنی نظام هەمانکار ئەکات بەڵام لە کناریە تەمامە بازوانە. ئاپارتاید توانیان بێن لە ناوە تەلەڤیزیۆنە شەرح جنایەتە خۆیان بکەن و کەسانێک کە مەورد جنایەت واقع بوون دەس و دەمیان بەسیا بوو حەجێکیان پێ نەیەکریا. ئێمە سوعالمان کرد ئایا ئەمە لە تەعالیە جەوامەتێ؟ جواب ئەمەسەن نا، ئەمە تەبلیغ ئەکریا. تۆجۆ بکەن ئەوانەی کە ئەهاتن هەر مثالێکیانەدایان و کاکە لە ئەوروپای شواکەن كأنه أوروبا خواست، كأنه بشر غربي لقران نابغاز، كأنه أمانة جايجين اللوتكا تشرا تون أبزار أساسا فير توليد أنبوه بوغن. إما أم رواية معنا قبول كرد. لذا تو امني اما هرچیش کسی که لناو جامعه امانه بعنوان الدكتور و امانتيت كاري ناگذره الا اوی که بیت نمونن لغرب بيرد و بيجي من امشتي غربان پی باشو لچوية واكن و براسي چخوشو ام غرب خوشه استتك قولة ترين چالشا روبرو كاك اما امانوت روبرونوتك النظام السلطي كوربريشنية بسورة لجسور كردن و قولسور إمكان پذير نيتو أجر تمام الرفتار كان النظام السلطة تفنكي وبعنوان موجودة شيء إنساني خد تعريف نكيتو وخد بشوين سعادة خوتها نويد هيج صاحب حكومتي هيج دولتي بشوين سعادة تونية دولت دروس نكرياغا بوتو سعادة بيري دولت دروس كرياغا ك تو بختبكا كتو للراستاي منافع السيستمكية كاركي تواوي إيومانان فكرة كان حكومة هاي خاورميانة مستقلا للنظام الجهاني وانية دنياي امرو برواية النظام السلطة التقسيم كرياغا بسر واحد هاي دولة ملتي وسا تشون وسا قاوخاني ستاربوكس وسا شركة ماكدونالد سركي والإيالات المتحدة أمريكا برانشكاني وشعباتي لدنيا أفروشيت توك الشعبي ماكدونالد أسيني تبليغات ماكدونالد وانا بشتا ماكدونالد تبليغات جهانيد بوكا ماكدونالد مشتريد بوتيري ماكدونالد برودكت بيدا محصولة بيدا ماكدونالد تو داركا صالي أولا لهر فروشيكا كي 20% السودكي بقرين تبو ماكدونالد انحصارا محصولات ماكدونالد مصرفكي وانحصارا تحت فرمان ماكدونالد وي ما بقي دولة كانت دنيا أواني كتو بيجي دولة وتو باشتباه فكرة ذكرت أما تبقى قفتيه هجل دولة عبارة دست تبلور الروح ملت دي أما غلط بو أما نقشتي خلط عندنا
دەوڵەتەکان ئیمڕۆ شرکەتە بازرگانین، ئیتحادە چەندانە شرکەتە بازرگانی بە یەک و ئینترپرایزێکیان دروست کردگە، کۆرپۆریشنیان دروست کردگە. بۆیە تۆ ئەهاتیت و ئیشتباه تەرجمە دەکرد چون کارمەند دەوڵەت بووی، کارمەندە ئەم نظامە سوڵتە بووی. من تۆزیح مەدا کاورە چووکە اقتصادی خوێنگە، تۆ اقتصاددانێ بووەرە دەرم دوکانە سەوزی فرۆشی میوە فرۆشی کیلۆ پرتەقاڵی پێ نادا بە هیچ تئۆریەکی اقتصادیەوە. ئەو مەجبورە بە استخدام مؤسساتە دەوڵەتی بێت، دەوڵەت یعنی کۆرپۆریشن شرکەت، ئەو مەجبورە ئەم کارە بکە. لەذا هەرچیەکە ئەو ئێژێ درۆ ئەکا، درۆزنە، واقعیەت نایژی بە شوێنە سەعادەتت توانێت وەگەر سەعادەتت بێت لەم سەعادەتە ئەو ناتوانێت سوارەمە لە تۆ بێت تاڵانەتەوە بکە. تماشاکەن ئێوە مانانێک تەبلیغتان ئەکرد چ بە دەستگاهە دینیوە کە شێخ و مەلاوێ، چ بە دەستگاهە حیزبیوە کە بە ئیستلاحە خۆتان وانە دنیاە ئەولەما مۆدێرنیتە. هەر تکیان دووباڵ یەک بەدەن بوون کە جامعەیە ئێمە نابود و ئینسان کوردی نابود و کوردیەت نابودکەن. ئێمە ئەمانەوت حکامە دنیای غەرب و تا دوێ کە تەکە یەکتریا جەمەون و شۆرایە ئەمنیەتە سازمانە ملەل بوو تەشکیلە جەلەسایان ئەدا و تۆیان نەکرد و عەکسە دەسە جەمعیان نەگرت و بە کوت شەواڵ و کراوات و شیک و ئارایش کردە و براییە گەلان و حقوق بەشەر و بە قوربانی یەکتری بین و ئەم دنیا ئیدارە ئەکەین و ئەم دنیا یعنی سڵح و ئاشتی و بچین لایە ئوزن بگرین و نێڵی یەخەکان بتاوێت و خرسە قوتبی نەمرێت و ئێمەگەر ئەم تەعاترانیانە نەکرد. گەورەترین تەهدیدە کورەی زەمین ئەمڕۆ کۆرۆناست، نەمەرگە کۆرۆنا بە تەنهایی، تەبعاتە کۆرۆنا، فۆبیایە کۆرۆنا. کووە مەجمەعە سازمانە ملەر تەشکیلە جەلەسەیدا لە شۆرای ئەمنیەت کوان ئەمانە؟ ئەمانەی کە تا دوێکە ئیتحادیە ئوروپایان دروست ئەکرد و خەڵک بەرەو متحید بوونەچێ، ئیمڕۆ گشتیان ئالوودەن بە کۆرۆنا. کۆرۆنا شیوعی پیا کردە لە جامعەکەیان، ئەم مەرزانە بۆدا ئەخەن. سوالکەن لە خۆتان مەرزە اتحادی ئوروپا لەسەر یەکتری بۆ داخرێ، بۆ ئەڵمان سنوور لەسەر فەڕەنسا، لەسەر هۆلەند، لەسەر بلژیک، لەسەر لەهستان بۆ دای ئەخا؟ بۆچی ئەم مەرزە داخا؟ مەگەر فەڕەنسا خۆیشی نەیگرتگە، مەگەر ئیتالیا نەیگرتگە، مەگەر ئاڵمان نەیگرتگە، مەگەر نایژن شیوعی پیا بە دەیان هەزار نەفەر گرفتارە. دێ ئەم تەعاترە بۆ ئەکرێ. بابجان ئێوە فکر ئەکەن سیاست مەدارانە دنیای غەرب مشتێ بەچکە فرێشتن و لە ڕەعیە مەردەمە تێنە دەرۆ. باشە دەوڵەتانە کشوەرانە ئوروپایی خەریکن لە خەڵکی چی ئەشارنۆ؟ ئەی شارنۆ یا نایشارنۆ؟ چی ئەشارنۆ؟ ئایا واقعەن دەوڵەتانە غەربی لەمە تماشاکە مەگەر ئێوە نەبوون ئەتانوت مثالتانە هاوردۆ ئەوە فڵانە وەزیر سەیل هات لە کانەدا چوو ئستیعفایدا، ئەوە فڵانە وەزیرە تەرابەری تونرێ هاتە خوار و چوو ئستیعفایدا. تۆ ئەمتە کردوو بە مەژێرمەنتی سابتی بکەی ئەمانە دەوڵەتهای مەسئولە پاسۆخ بوون، وەلی تۆ نەدەوت ئەوەی کە ئستیعفایدا بۆ کوێ چوو، بردیانە دادگا، محاکەمەیان کرد بابەتە ئیهمالێکە کردی و فەسادێکە کردی جەریمەیدانە، لەم شغڵا چوو ئستیعفایدا چووە ناوە حیزب، چووە ناوی شغڵێکی تر. بۆ ئێوە گەوجیاگەن؟ بۆ ئێوە فکرتان کرد ئیسە دەوڵەتانە دنیا چی ئەشارنەوە لە خەڵکی؟ چی مەخفیەکەن؟ من سوالەکەم ئایا ئەم ئیدعاکە ئەمانە کردویان ڕەوایەتە ئێمە و گشتمان باوەڕمان کردو کاورە خەڵکە هەولێر $100 داوە دەسی و خەرتێکی پێدەدا، مەڕێکی پێدەدا، باوەڕی کردو ئەم کاغەزە دولارە ئەمریکا بە دنیا حاکەمە، وانیە؟ ئەمانە باوەڕیان کردو ئیمکانیات دنیا و گەورەترین اقتصادهای دنیان لە کاتێکە یەک کالایان متعلق بە خۆیان نەبوو، مەسڵحەیان بوو، قەوانینیان بوو، نظامە سوڵتەیەکیان دانیا و تەبلیغیان بۆ نظامە سوڵتە ئەکرد و تەواوە دنیا تەمامە نۆکەرەکانیان بەسەر ئەم سەرزەمینە کە بەشیان کردگە ئەم کوڕەی زەمینە هەمان داستانیان تکرارە کردو بە موسساتە خۆیان. باشە ئایا واقعەن دووەلە ئوروپایی و دووەلە غەربی
مواد خۆراکیان بە ئەندازەیە کافی بۆم شرایطە بحرانە هەست بۆ ئێوە دەرکەوت بۆریس جانسۆن لە سوخەنڕانی دوێکەی خۆیە ڕوو بە خەڵکی بریتانیا وتی هیچ سیستەمە دەرمانیە هیچ دەوڵەتێ لە دنیا ناتوانێت لە بەرامبەر کۆرۆنا مؤثر واقع بوێ و توان جوابدانەوەی بە کۆرۆنا بوێت. ئەوڵەن کۆرۆنا سابتی کرد ئەم وەقەوەقەی دەوڵەتانە جەهانی و دووە لە پێشڕەفتەی جەهان کامە دووە لە پێشڕەفتەی جەهان ئەها مردمەکەی خۆیانیان بە ئینترتەیمنت بەچۆ میلیاردها دۆلاریان ئستادیۆمە فوتباڵ دروست کردگە. بیزنسە فوتباڵ میلیاردها دۆلار جێبەجێەکە. مافیای فوتباڵ بیزنسێک کە مردم بەگاو جنێت. تۆ چۆن زەرفیەتە پەزیرشە 5-6 میلیۆن تەماشاچی فوتباڵت لە ئستادیۆمەکانە هەست و شەرایەتیت فراهەم کردگە وەلێ تۆ ماڵیات ئەسێنی حەقە بیمەیە ملی ئەسێنیت لە مردم و خوات بەڵام زەرفیەتە پەزیرشی 1 میلیۆن نەفرە لە ناو بیمارستانەکانتان نییە. خۆب ئەمە سابتی کرد سیستەمە دەرمانیە ئێمە ئەمانە مشتی قوماربازە گەوا باوک بوون کە درۆیان بە مردمەوت کوا میلیاردها میلیارد دۆلار سروەتە مردمت تاڵان کرد کە تۆ سیستەمە دەرمانی دوێت و نیست. ئەمە سوالە ئەوە. سوالە دووەم خۆراک. ئەمانە ئێژن خۆراک مەوجودە. دێ باشە سپاگێتی لە ئەڵمانوتی لە ئیتالیاوتی سپاگێتی بە گەنەمە کانەدا دروست ئەکریا وانە بە گەنەمە کانەدا دروستیانە کرد تا گەنەمە کانەدا تەواو و گەنەمیان لە برزیل هاورد گەنەمە برزیل تەواو لە ڕووسیایان هاورد. باشەیستە ئەگەر یەواش بەرەو شرایەتی بڕۆین رووسیا مەرزەکەی داخات گەنم سادر نەکاوە بێژی گەنەمەکە بۆ مەسرفت داخڵیە خۆمە کانادا بێژی بۆ مەسرفت داخڵیە خۆمە کاورای ئیتالیایی بەچی ئسپاگێتی دروست ئەکا بەچی؟ باشە ئەم بریتانیا وا میوەی نییە وا سپایسی نییە وا ئەدوێ نییە فقط شیری هەست و گۆشتی هەست. چۆن گەرەکێسی لێو دوا سەلیقەیە قەزاییە مردمی کە حبوبات تۆلید ناکە لوبیا تۆلید ناکە باقلە تۆلید ناکە چۆن گەرەکێسی جەمیەتە 86 میلیۆنی خۆی نان بە پوندە کاغەزی بدات و دەسە برزیل دێ برزیل نایفرۆشێ بە پوندە کاغەزی. دەوڵەتە بریتانیا تۆن تەڵا ئەوە داحوی لە برزیل بێدا دەی نایفرۆشێ. جاران ئێمە پرتەقاڵمان بۆ هات لە شیلی گوێزمان بۆ هات لە شیلی خەربزەمان بۆ هات لە ئیسرائیل خورمامان بۆ هات لە تونس زەیتونمان بۆ هات لە ئەسپانیا لە یونان لە ئیتالیا. ئیسە لەکوێ بۆمان دێت؟ ئەگەر ئەمە اتفاقە بکەفێ بۆچی ئەمانە ئێژن کەم خەرید بکەن دانی قوتوب بسێنن دوو دانە قوتوب بسێنن بۆچی ئێژن؟ چون ئیمکانی هەست ئەوانەی کە سوپڵای خۆراک ئەکەن خۆراک ئەهەنێرن لە شیلی و ئیتر پرتەقاڵ بۆ تۆ نەهەنێریت لە ئەلکوادۆر و کاورایتر مەوزە بۆ نەهەنێری نایهەنێری تۆ چی ئەەکەی بەم پۆندە؟ تۆ یە ڕەوایەتێکت بوو وتت ئێمە حاکەمین بە دنیام کاغەزە ئێمە تیک 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 کارەکە ئێمە اقتصادە گەورەی دنیای پوندێکی ئێمە بەرابەرە بە 30,000 تمەنە تۆ 18,000 تمەنە تۆ. کارگەرێکی لای ئێمە کاریە کرد ڕۆژێک تەواو کاریە کرد بۆ 1 پوند حقوق بۆ 1 پوند و تۆ سەمەرەی کارەکەی ئەدزی و لە مردمەکەی خۆشت ئەدزی. ئیستا ئەمانە بوو ترسیاگەن لە کۆرۆنا چی ئەشە؟ تۆ فکرەکەی هەر عەلیە خامنەی درۆ ئەکا یعنی ئەمانەی غەرب کوڕە پێغەمەرن. ئەی بۆ ڕۆژی هاتن وتیان هیچێ لیە و لەداوتیان هیچێکە و لەداوتیان 80% ئەیگرێت و ئەمە سوالە. بعد ئێوە چۆن بە عینوانە متەخەسسین و دانشگاهیان تێن ڕوو بە مردم قسەکەن؟ مردمینە ئەمانە کارمەندن ڕاست نایژن بە ئێوە حقوقەکەی قەت ئەکەن ناڵن لە کورسی دانشگا دەرس بە شەهامەتی نییە ئینسانیت نییە لە وجودیا کاورا حەکیم نییە ئاوی پەی حەکیمێ. ئەمانە حەکیم نییەن ئەمانە پزیشکن سەنعەتە کرێکارە حرفەیین یەکسەرە مەدرەکە پزیشکیەکەی لێسێنێ حەیتەرانەکە
بۆ ئیمڕۆ تێدە تەریقە شەبەکەهای مەجازی و ئێژێت بە پەرستارانی ئیتالیایی ماسکەکانتان لا بوون با کەبودی دەموچاوتان دەرکەفێ. ئەمە فەرار بەجڵەوە. ئەمە هەڵگیسانە تەرحمە مردم لە فۆبیایەکە و ئاخەری چین ئەمرین و داخمە و پەرستارە منجی ئێمە خوای ئێمە پزیشکە ئێمە داخمە و پەرستارە هەرچی کارەی کات و چی بکەین و لە بەرامبەر خوا قسە مەکەن و لە جامعی خۆمانە خەڵک زاتینەوە بۆ سەرزەمینە خۆی قسە بکات لە بەرامبەر پۆلیسی ئێرانیا ئەو دێگە پێم نەدا چی بکەم دێگە نێڵێ لە مەرزەڵەت بووم چی بکەم کاوراوە تێڵا لێ ئەدام لە سەفەکە ئاواویسیە چون مەیلی بۆی توانین لە مەرز نێڵێ تۆڕەت بوویت ئەی بۆ ئیستا هیچ کەسێک ڕوو ناکاتەوە بێژێت ئەم ئەنتەریاتە چییە ئەم ماسکانە بوو ئەخەنە دەرەوەم پزیشکانە کاریان بوو گەسوە ئەمە بێڵن کاڕای 65 ساڵە پیرەژن پیرەمەرد بمرێ دەی تۆ پیرەژن پیرەمەردێ ئەدەی وە کوشت کە ئیتالیاییە منە خارجیە 40 ساڵە بۆ وامە ئەو لە بێتە تو ماسکە خەیتە دەم نایقین مطمئن وە منیشتی هەڵەدەی فڕەمەدەی دێجی بچوو لە ماڵات بمرە خۆ ئەم دنیای غەربە کە ئێوە دروستان کرد و فوتان تێ کرد و زلتان کرد و بەنەفعەکێ بوو کاکە ئەم مردمە بۆ نەیفەهمی ئەمڕۆ ڕۆحانی ژێ کارمەندانە دەوڵەت ئێران 2,400,000 نەفرن ئەیداد خەڵکە کوردەوار 86 ملیۆن لەو جامعە زندگیەکە 2,400,000 نەفەر کارمەند دەوڵەتە ئێرانن ما بەقیە کەشاوەرزە و دەڵڵاڵە و ما بەقیە خۆی هار بووگە چەسپیاگەوە دەوڵەتە ئێران بە 2,400,000 کارمەندەوە تۆ چۆن ئەم ڕەوایەتت قبول کردگە لەمانە بە عینوانە دکتۆر و پەرستار لە خۆت سوال ناکە بێژی ئای دکتۆر فرار بە جڵۆ مەکە دەموچاوە کەبودت نیشانە من مەدە مێژە من فرسەتم نییە حتا بگریم بۆ گەرەکتە دەست بۆی بۆ عاتفەی من تۆ گەرەکتە یەکچت بشاری تۆ یەکچت خەریکی ئەشاری تۆ خەریکی بێ ئەخلاقیە پزیشکان و تەبەقەی پەرستارت ئەشاری تۆ خەریکی زعفە حاکمیەت دز قمارچی بێشەرەفە تۆ کە مردمی تاڵان کرد و مردمی کردە بەردە ئەی شاری تۆ لە پشتە دەموچاوە کەبوو دە پزیشکێکە کە ئیمڕۆ کاری بووگە بەوەی کە دەستکای ئۆکسیژن لە کاورای 65 ساڵە هەڵەگرێ کاورای 70 ساڵە لە ماڵە خۆیان ئەمرێ خۆ کاکە ئێوە ئەهاتن بێ ئەوەی فکرتان کردوێتەوە بێ ئەوەی یەک دانە پرسیار تەرح بووێ ئەسڵەن کەسی نەها جواو بات و متەمەدن بوون یعنی چی سیڤیلایزد بوون یعنی چی تۆ کە ئەتوانی ماشین دروستکەی و ئەبزار دروستکەی ئەمە یعنی تۆ متەمەدنی یا تەمەدن عیبارەتەن بوو لە حرەکەتە ئۆرگانیزمێک کە هارمۆنی دروست کردگە تیک تیک کارەکە لا شعور کامە تەمەدن بوو ئەمەی کە تۆ بە قانون و مەسنوعات و بەخشنامە و ئەساسنامە ئەوەندە باڵ تێ کرد هیچ جامعەیەکی قەیزەوەنە دروست کرد یەکی لەولاوە تەقیگە یەکی لەولاوە خەریکە ئەمرێ لە برسیانە یەکی بە فەساد کێشیاگە پەیوەندتا ئیجتیماعی نەماگە تۆ بەمە وتێ حکوومەت نەزمە حکوومەت لە کاتێکە هەزاران ساڵ لە سەرزەمینە ئێمە هارمۆنیەکی تەبیعی لە تەمەدن ئینسانی مەوجود بوو و جامعە لە پەیکەرەی ئۆرگانیزمێکە حرەکەتیەکەن ئێوە مانان بۆ خاتری ئەوەی کە خۆتان مەوەجەهکەن کە کارمەند دەوڵەت بوون ئەمانتانە ئاورد و بە عینوانت دەستکەوت بە عینوانە ئاخرین ڤرژنە ئینسانیەت ئەتان فرۆشتەوە کاکی گیان تۆ ئیمانت نەبوو دینت بوو لەگەڵ دەستگای ڕۆحانیەتا بووی تماشاکە ئیمڕۆ دەرە ئیمام ڕزایان بەستگە دانەی ناڕوایەخە بگرێ بە ئایەتوڵڵا عەلیە سیستانی مەکارەمە شیرازی وەحید خوراسانی بێژی حاجی ئایەتوڵڵا تۆ کە ملیارد سروەت بە ناوە حەق ئیمام و خۆمس و زەکاتە موسڵمانانە شیعەوانە گیرفانتا نەزەرت دەرمۆرد ئەم کۆرۆنا چییە؟ عەلیە سیستانی بۆ خۆتە شارگەزەوە بێت سەحیفەی سەجادیە بخوێنێ بچێ خۆی بۆسێ بە قوڵفەکەی ئیمام موسای کازمەوە و چی بکات و ئەم گشتە پوورتە بۆ بردگەرەت و چی بکەی ئیستە مردم کەوتبنە ڕۆژە تنگانە کووە ئەم ملیارد پوڵە بردە ئای عەلیە سیستانی کووە چیت پێ کرد ئیستە تۆ مەشیان چیت بکردایە ئیستە مەشیان نانە بە هاوردای دەرماڵە مردم
تۆ ئائیستە مەشیان ڕەهبەریەتە مەردەمە بکردایە معنەویاتە مەردەمە بوودایە سەر و بیمارستانە بۆیان دروست کردایە و تۆ تەکە حاکمیەتە دەربکەوتایەتە نایەتی تۆ باڵانسی تەکە حاکمیەتە جیهانیە دەنا ئەمریکا بۆ تۆ تەحملەکە لە عێراق دەنا ئەمریکا بۆ تێ پرس بە تۆوەکاوەتی وە بە تۆ ئێژێت تۆ مەقامێکی ڕسمی قودرەتمەندی لەگرا بۆ تەحملە دەکا چون ئێوە هەماهەنگ تەکە یەکتریا کارەکەن. من دوێکە سوالم کرد لەوانەی کە فەلسفەیە ئەخلاقیان خوێندەگە سوالم لەوانەیە کرد کە فعال حقوق بەشەر فعال حقوق بەشەرن کاکە من تکرار یەکەمەوە فعالینە حقوق بەشەر فعالینە محیتە زیست ئاغایان و خانم هایە کە تەرەحمن دڵ خۆتانتان ئەفرۆشت و بە بەقیەتانوت ئێمە ئینسانهای بەرترێکی نسبەت بۆ ئێوە بە خاترەوەی دڵمان بۆ سەگی ئەسووتێ. من ئیستە تەوەقعم ئەکرد لە ئێوە بێنە دەر و بێژن تبقى هیچ شرایطێک گرتن گیانە ئینسان ڕەفتارێکی ئەخلاقی نییە مەگەر ئێوە نەتانەوت بەر عەلەیها ئیعدامن وا لە بیرتانە هاتن ئینسانیەتانە فرۆشت و لە پشتە شوعارە زدە ئیعدام بوونە مەگەر ناهاتن. ئیمڕۆ لە ئیتالیا لە ئیسپانیا لە مابەقی جەهانە تێڵن پیرەمەرد و پیرەژنەکان بمرن دەستکاکە ئەکەن و با بمرن. دکتۆر سەوگەندی خواردە گیانە ئینسان نەجا ئێوە بۆی وتان دکتۆر مهمەیتە دکتۆر گەورە سوفرە مهمە چون ئینسان نەجاتەدا خزمەت بکەن بە جامعە. خزمەت بە جامعە چه شەکڵیە؟ سوالتان لێ یەکەم بە کوردی ئێژێت عالم ئەچێ بۆ لای ئەوام حەکیم ئەچێ بۆ لای دەردەدار ئەمە کوردی مەگەن نییە دە ئێوە ئەمتانە بەرعەکس کردو ئیستێشی مردم بچێ بۆ لای عالم عالمەکەیش عالمیەتەکەی یە مؤسسەیە مشەخەسیەکە دەردەداریشە چێ بۆ لای حەکیم پوڵیشی پێدا. باشە ئێوەمانان لە دەورانە سوڵحا دنیاتان قڕ کردبوو بە ڕەقسە خیابان و شادیە ناوە خیابان و لەباسهای زیبا و لەبەرکردن و جامێ فاخر لەبەرکردن و دەرخستنە جوانی نەکە ئێمە کە حەز نەکەین بە جوانیە مردن بەڵام تۆ ئەمتە لە پشتە تابلۆیەکە ئەفرۆشتەوە تۆ ئەتوت غایەتە ئینسان بوون ئەمەسە بچی جەڕاحیە پلاستیک بکەی چون ئینسان مەیلە بە زیبابوونە ئمە شەوانی دادەگەیان ڕاستەکە ئینسان مەیلی بە زیبابوونە بەڵام زیبایی فقط زیباییە دەموچاو نییە کە تۆ بە سیلیکۆن دروستی ئەەکەی تو ئیشی دنیایەکی جوان بخڵقێنی لەم دنیای جوانە تو ئیشی لە بەزەیە کوردیا بەرەو کوردیەت بچی تا ببیت زەحمەت بکێشی بۆ ئافەڕاندنە ئەم جوانیە دەنا ئەمانە سوورا و سپیا و جاڕووکاریە خاڵە خواڕشتە دائیم دیارە کوا خاڵە خواڕشتات باشە ئێوە ئێمەتان منکوب کردو کە دنیای غەرب وا لە لووتکە من ئیستە دنیای غەرب بەدەمە بە سوال ئەم حقوق بەشەرە وا ئێوە ئەسەر هەر کەسێکتانەدای گوت حقوق بەشەر باوەڕکەن کاورایەکی سە سەوادیشی نییە قەقساکێژێ مافی مرۆڤ ئیستە ئێوە وانێ کوێ تحتە ناوە ماف مرۆڤ تحتە ناوە فەلسەفەی ئەخلاق بێژن ئێوە گەیگنە لووتکەیە بێ ئەخلاقی ئێوە بەشەر نیەن ئاوا لە بیرتانەتان و وای جنایەت و ئیعدام و خەڵکە 100 ساڵە پێش فرە دواکەوتو بوو فرە ئەحمەق بوو تۆ فرە شیکی و فرە ژیری ئیستە پەرچەمەکەی حقوق بەشەر کوابی دەی وارزە کاکە تۆ تەوجیهەکەی ئێژی مەرگێک هاتگە چار ناکا دەوڵەت من هیچ سوالە لە یەکەم دێ ئەم دەوڵەتە چارە هیچێکی نەیەکرد ئەم دەوڵەتە بۆ لە فەساد توا چاری کرد ئەم دەوڵەتە بۆ توانی 7 ملیارد بەشەر فاسد کە ئەم دەوڵەتە چۆن توانی شەبەکەهای پۆڕن بە تەواو دنیا سادر بکە فانتەزیهای جنسی بە تەمامە دنیا سادر بکە ئەم دەوڵەتە چۆن توانی میلیاردها میلیارد سریال دروست کات کە تێیا شیرازەی جامعە بپاشێنێ ئەم دەوڵەتە چۆن توانی ئینترتەیمنت دروست کە هەر لە فوتباڵ و وەرزش و ڕیالەتی شەو دروستی کە جەهانی بکاتەوە ئیمڕۆ چۆن ناتوانێ لە بەرامبەر کۆرۆنا
نیشان بدا زەرفیەتە اقتصادە گەورەی کامەسە. ئەی ئەم مەگەر میلیارد مەگەر ئێوە نەتانەوت ئوروپا بەڕاستی باشە و پوڵ سوسیال نەدات و 500 پاوە نەدات و ماڵێکە خاتە ملە سەرە، مەگەر نەتانەوت. کاکە من ئەمەم هزاران بار بیستگە ئێوە تەکە ئەقڵ سەلیمە کوردیا بازیتانە کرد، ئەکستانە خست لە ئەنگلا مێرکل لە ناوە ترێنا لە ناوە فروشگاها، ئەکستانە خست لە بۆریس جانسۆن، ئەکستانە خست لە تۆنی بلێر، ئەتانوت سەرکردەکانە دنیای غەرب سەرکردەکانە دنیای من دوێکە مسالمدا وتم دوو ڕاوچیمان بوو، پارێز کوش، کۆڵیت کوش، دێوجامە کوش، تەڵەباز. ئەوانەی غەرب تەڵەبازن، ئەوانەی لای ئێمە پارێز کوژن. بۆ چونکارێمەتە نیە ئەوانەی غەرب خەیری خەتەرناکترن لەم کارمەندهای دوون پایە، خەیلی. یعنی چون ئێوە مەرعوو بوون ئیستە من ناوتان بۆ ئەوەم سوالتان لێکەم، کوا ئاغای زیایدینی، کوا بەحرامە وەڵەت بەگی، کوا ڕەفیق فاڕۆق، کوا قوتبەی سادقی، کوا فعالین جامعەی مەدەنی، کوان ئەمانە ئیستە کوان ئیستە بێژن، کوا ئەم تەمەدونە دنیای غەربە وا پزیشک بەدەسە خۆی فەردە جامعە ئەکوژێ، کوا ئەم عەزەمەتە نظامە سوڵتەی جەهانی و ئەم خەیر و بەرەکەتە یا ئەمە تاڵانە مەردەم بوو. لە 9 ملیارد بەشەر ئەم کوڕەی زەمینە 60% شەوانە برسی ئەم ئەخەفێت، یعنی نانی نییە بیخوا. 90% جەهان فرو ڕەفتە دەرفەقرە، ئەو قبووگە لە فەقیریە. ئەم دنیای غەربەم سروەتەی لەکوێ هاورد؟ لەکوێ هاوردی؟ مەوز ئەلکوادۆر لەگرا چی ئەکا؟ پرتەقاڵە شیلی لەگرا چی ئەکا؟ چۆن ئەمانە گەورەترین اقتصادە دنیاهن؟ بەچی؟ بە تەولید؟ بە خزمەتێکە بە جامعەی بەشەری ئەیکەن؟ بەچی گەورەترین اقتصادە دنیا بوون؟ تۆ چۆکت بۆیان دادا، تۆ ڕەوایەتیانە قبوڵ کرد. باشە سوحا برزیل گەنم نەفرۆشێ بە ئینگلستان، چیەکە ئینگلستان؟ وەکو ماجەرای شەڕە تریاک نیروی نظامی و کەشتیە هەنێرێت محاسرەی برزیل بکەن بدەن لێ بێژن تۆ قەڵەت ئەەکەی گەنم نافرۆشتی، تۆ بێجا ئەەکەی ئەم کاغەزی پۆندی ئێمە ناسێنی و گەنممان پێبەی وا ئاکایتر وانێ چون برسیم. ئەمانە ڕەوایەتەکان خەریکە دووچارە ئشکاڵە بێ، حاڵیتانە دەرەکەوێ لێیان. ئیستە تەمامە ئەو خانم و ئاغایانە محتەرەمە ئەو ئەزیزانەی کە ئێوە گەرەکتان ئێمە زەریف بانگیان کەین، مەگەر ئەمانە پێشگامانەوە نەبوون، مخالفە ئێعدام بوون، مخالفە خشونەت بوون، مخالفە جنایەتە بەر عەلەی حەیوانات بوون، حەیوانات نەبەشەر. چۆن ئەمانە ئیستە ناتوانن دەرمقابڵە مۆدێرنیتەی بەشەر غەربیە قەد ئەڵەمکەن بێژن ئەمە خۆ کافرساونی نییە. کوا مەلایە لە مزگەوتێکە هاوارکە بێژی ئەمە کەی وەزعە، ئەمە کەی بەشەر بوو ئێوە دروستان کرد، ئەمە کەی ئینسانیەت بوو ئێوە دوو مەلاکە خۆی بەر لە گشت کەسی هەڕاکاتە ماڵ دەستکی شکاتە دەسی، نەک ئەوەی کە لە کۆرۆنا ترسێ مەلاکە بازووی قدرەتە ئەوقاف نانی پێدات و حاڵیتە کاکی کوردم کورە لەگرا دینە محەممەد المستەفایان فاسد کرد، دینە مەسیحیان فاسد کردەمانە کردیان کێ حقوق بەمانەدا متری ڕیشپانەکەنەوە بەرامبەر بە مردم خۆش قساکەن. کورە مردم نابود بووگە ئەوە نییە لە نابودیە ئاوا مردم نازانێت چۆن ڕەفتارکە. باشە من سوال ئەەکەم بێ جواو بانەوە ئەمانە خەریکن چی ئەشارنەوە بە ناوی قەرەنتینەکردن، چی ئەشارنەوە؟ ئەمانە گەرەکیانە گیانە مردمەکانە خۆیان بپارێزن. من مثالم هاوردە کۆمپانیە فۆرد، من مثالە بۆ تێرم لە چۆکۆسلەواکی کە هات تەکسە سەرە دوخانیاتی کەم ئەو کردو
بۆ خاتریەوەی بتوانێت نەسڵە پیری بکوژێت. مثالتان بۆ تێرم، یعنی ئەمانە بۆیان مهمە زندگی ئینسانەکانیان. تۆ چۆن بەم نەتیجەگەی ئەمانە بۆیان مهمە؟ بۆچی هیچ کەسێک جورئەت لە خۆی ناکە سوالکە لە دەوڵەتە ئیسپانیا؟ دەوڵەتە ئیسپانیا تۆ چۆن زەرفیەتە پەزیراییکردن لە 2 ملیۆن نەخۆشت نییە؟ مەگەر ئێوە ئیستعمارگەران جەهان نییەن؟ مەگەر ئێوە ملیارد سەروەتتان نییە؟ مەگەر ئێوە میلیاردها میلیارد باج و تەکس ناسێنن؟ مەگەر ئێوە پوڵە بیمە ناسێنن حەیتەرانەکەن بەم مەردمە میلیارد تریلیۆن دۆلار پوڵە بیمە ناسێنن؟ دەی چۆن تۆ ناتوانی ئەم قماربازیە لەکوێ دەرکەفت؟ تۆ ناتوانی 30,000 نەفەر دەرمانکەی. 30,000 نەفەر. تو وایت جامعەیەکە فلۆرانس ناینتینگل ئەفسانەس بانووی چراو بەدەست ئەفسانەس. تو حەچیش دەکردە ئەنتەریات و تەئاتر و نەمایش، گشتیت کردە درۆ. مردمە ئێمە لە درۆ زندگیەکەن، لە جەهانە مەتریکسا زندگیەکەن. دەی بچن یەخە بگرن بەم پرۆفسۆرەکانتان بیرنیان. من تریبونێکم گرکەسە دەسەوە، من وجدانە ئینسانیم و کوردیەتم پاڵم پێوە ئەنی قسە بکەم، مەسئولم بەرامبەر بە خۆم، بە ژنم، بە باوکم، بە دایکم، بە جامعەم، بە مردمم، بە تاریخم مەسئولم. لە کونە زامەکان و هاوارەکەم ناتکەم خۆم عەرزە بکەم تۆ دەنگم پێبەی من بخەیتە سەر کورسی قودرەت. تو دەریغە لێتێ ئەم دەنگە بڵاوکەیتەوە بەناو مردمە. تو دەریغە لێتێ لە بەرامبەر پرسیارەکانە ئەم دەنگەم پرسیارەکەی بە پرسیارە گشت کەسێک. دەریغە لێتێ لە حوقنا لە درووە لە فەسادا غەرق بووژی. خوا بمان پارێزی، خوا تۆ بووە پارێزی. خوا مەگەر ڕەحمی هەستا تۆ بپارێزی. خوا ئەگەر ڕەحمی بوایە وەختی تۆ چەقۆت ئەنیا لە ملە کاوڕ ئەی باڕان تۆی ئەکردە پڕوز. تۆ ملیۆن کاوڕ و حەیوان و مەوجوداتی تر ئەخۆی. بۆ ئیشی بە تۆ ڕەحم بکە. ئینسانە بێ پرنسیب، بێ ئوسوول، دروزن، فاسد، تەرەفدارە زۆڵم، تەرەفدارە فەساد. بۆ ئیشی خوا تۆ بپارێزی، بۆ ئیشی ڕەحمە پێ بکە. ئەلەن وات داستانێکی هەز لە کەشاوەرزێکی چینی. گەلێکی بێژێ معلوم نییە کارەخراوەکان نەتیجەیان خراوە یا خاسە. ئەژدە کەشاوەرزێکی چینی ئەسپێکی بوو، جووتی پێ کرد، ئەسپەکەی دەرچوو. هاوسەکانی هاتین وتیان چ خراو؟ ئەسپەکەت دەرچوو. وتی شاید. سوحا ئەسپەکە 7 ئەسپی وەحشی تەکی خۆیان هاوردو. هاوسەکان هاتن وتیان ئەلحەمیلە چوە نەفعەت تەواو بوو ئەسپەکەت چوو. ئەوتی شاید. ڕۆژە بعدی کوڕ کەشاوەرزەکە سواری یەکێ لە ئەسپە وەحشیەکان بوو ڕامی بکە. ئەسپەکە هەڵی دێرا و قاچیشکیا. هاوسەکان دووبارە هاتنەوە وتیان چ خراو؟ ئەم ئەسپە وەحشیانە هاتن وە قاچە کوڕەکەت شکیا. کاورای کەشاوەرز وتی شاید. ڕۆژە بعدی ئەرتەشە چین هات سەربازگیری بکە بۆ شەڕ. چاویان کەوت بە کوڕەکەی قاچیشکیاگە. وتیان تۆوە دەردە سەربازی ناخۆی. هاوسەکان دووبارە هاتنەوە وتیان چ خاس بوو کوڕەکە لە ئەسپ کەوت قاچیشکیا. کاورای کەشاوەرز وتی شاید. لە پەسە پەردەیە داستانە کۆرۆنا ئەوەی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ چەندین ساڵە لە نەقدە سیستەمە سوڵتەیە جەهانیە بەحسیەکە، لە فەلسەفەیە ئەخلاق و لە تەحلیل جوامع ئەگرا، لە تەحلیل نظام سوڵتەی کۆرپۆریشنی، لە تەحلیل درۆزنی و تەئاتر و نەمایشی بوونە ئینسانیەت و مبارزات. ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ دیبەیت بە دیبەیت ئەم نظام سوڵتەیە بۆتان تەحلیل کرد. ئەوە شاهید لە غەیبەوە هات.
ئەوە مێشولە لە تەرەفە خواوە هات بۆ نەمرود بۆ ئێوە دەرکەوت نظام غەرب پڕۆفیشاڵ و فڕۆفیشاڵ و چاخانێک بێش نییە لە ئینقیادە ئینسانە لە تاراج ئینسانە بۆ ئێوە دەرکەوت تەواو ئەوانەی تەحتەناوە ئەکادمیسیەن خێرخوازان و منفعت ڕەسێنانە بە جامعە مفید بووانە بە جامعە کارمەندانە نظام سڵتەیەک بوون کە لە ڕاستاوی کوشتنە ئینسانیەت و لە ڕاستاوی کوشتنە کوردیەتا بوون. یەک پرسیار لە دنیای ئەمڕۆ بەرز ناوێتەوە ئەرێ پزیشکە ئیتالیایی ئیسپانیایی بۆ ئینسان ئەکوژێت؟ بۆ ئەیکوژێت؟ خو گیانی ئینسان تەماتە نییە عیتەرانی پێ بکەی. بۆ یەک نەفەر تەرح سوال ناکات دەست دەست لە فەزای کوردیا عەکسە لە فەزای ئینگلیسیە عەکسە پەرستاران و پزیشکانە دەموچاو کەوا دائەنین بۆ خاتریوی تەرەحم جامعە و خەڵک و زەهنی منحرف بوێ مەردم لە سوال کاورای پزیشک تو بەراوی ڤاسل کردن ئامەدی نی بەراوی فاسل کردن ئامەدی تۆ ئیحترامت گرت تۆ خۆشەویستیت لە مەردم گرت خەڵکی پێتی وت ئاغای دکتۆر خانمە دکتۆر پێتی وت تۆ فخرت فرۆشتۆ بە پزیشکی تۆ سەوگەند بقراتت خوارد کە گیانە ئینسانەکان نەجات بێت تۆ چۆن ئیستە بووی تۆ جەلاد و قەساب تۆ چۆن هەمیشە جەلاد و قەساب بوویت چۆن کاکی کوردم ئەو کاورای 65 ساڵە توانێ باوکە تۆ بێ ئەتوانی خۆت بیت ئەگەر بیدا لەم بریتانیا و لەم دانمارکە دەم سوئەدە ئاوا کە لێی داگن تۆی خارجی 20 ساڵە نیتە ئەولەویەتە نظامە سوئەدا کە گیانە تۆ بپارێزێ بێرە ئەو وەختە دەم لە بەشەریەت بە بیدە لە شەرایطە ئستثنایی و تعلیق قانونە ئەفەهمی داستان چه خەوەرە دوێ کە دەوڵەتە بریتانیا ئاغای بۆریس جانسۆن ئیعلامەکە تەجەموع سەرە دوو نەفەر لە ناوە خیابان مەمنوعە بۆچی بخاطر کۆرۆنا تەجەموع سەر دوو نەفەر لە بریتانیا بۆ خاطر کۆرۆنا مەمنوعە یا بۆ خاطر تەبعاتی کە کۆرۆنا لە ئێوەی دەری خست درۆزنن دەری خست کڵاوبەردارن دەری خست کۆرپریشنن دەری خست تاڵەنکەرن دەری خست و دەری خست ئیمڕۆ هەڵگەڕیاگی تۆ داوای ئەخلاق لە مەردمەکەی تۆ مردمێکی هاڕیاگی منفعت تەلەبینا و گەڵپەرست دروست کرد ئمڕۆ هەڵگەڕیاگی تۆ ژی بە یەکتری تەرەحم بکەن هاوکاریمان بکەن جانتان بپارێزین دێخۆ تۆ ئەدوت من قدرت you don't break the law تۆ قانون مەشکێنە ئێمە قدرەت مطلقی لەگراوی سیاگین دادەی بکە بزانم چیەکەی خەڵک بخزێنە ماڵ و تەجەموع سەر دوو نەفەر غەیرە قانونیە هیچ جواوێکت نییە بیدەی لە کونە زامەکان و قسەکردن کاکە کوردمەزانی یعنی چی؟ یعنی کاکە کوردم تۆ ئەکەویتە پاڵۆ مەسخەرە ئەەکەی میزانە سەخافەتە وجودە ئینسانی خۆت دەرەخەی لە وجودە ئێمە کە هاوارەکا و ئەزریکێنیت ئەنەڕێنیت بەرامبەر بەم گشتە نابودی و فەسادە بەرامبەر بەم گشتە درۆ خوا ئێشێ بوچی بە تۆ ڕەحم کە تۆ سەمەرەی کارە خۆت یەخەت ئەگرێ تۆ ئەمڕۆ ئێعتراز ناکەی بە پزیشک و بە نظامە دەوڵەتە ئیتالیا سۆحا کۆرۆنا دای لە دەرە ماڵە خوات شتێتر دای لە دەرە ماڵە خۆت هەمان کار بە خۆتەکەن ئەها بچن ئەمڕۆ تەسویرێکیان لە کاورایەک دانیاگەیژن لە کۆرۆنا مرد لە ئێرانە وتیوی ئەوانەی ئابان مانگ دەسوپێیان بۆڕن ئەوانەی وا لە ئابان مانگ گیریاگن بیانگرن و دەسوپێیان بۆڕن خەڵکی ئێستا بڵاوێ کاتە ئێژن دیت کۆرۆنا چۆن لولی کرد فکری نەیەکرد بەمرێ ئەمیش تۆ وەختی ئەمڕۆ سوکوتە کردگە
لە پشتە سنف پزیشک و نظامە کۆرپۆریشنەیە ویسی هەگیت چون ئەحساسەکەی دەسە بەتاڵە با بزانی کاکی کوردم ئەم داستانە کۆرۆنا زاهرن خوا ئەداتەوە نظامە پزیشکی و بیمارستان گشتی درۆز وەدێ تۆ دڵە وا پێوە ئەحساسکەی دەسەکە ئەشۆری حاڵە خاسەوەی وەختی ئاغایە بۆریسیانسون و سازمانە بێداشتی جیهانی هەڵگەڕێتەوە ژی 80% تا 90% مردنێشی بیگرێت یعنی تۆ حتا بەیانی خۆ بشۆرە هەر ئەیگریت خوایش ئەداتەوە نە پزیشکی ئێستا تۆ بۆ وا تەسلیم بووجی بۆ ئەمیسە بووگەسۆ نوشتە و دوعا و ڕەماڵی و فاڵە قەهوە لە بێدەسەڵاتیە دەست بشۆرین و ماسکبۆسین و بەشکم توشنەوین و بەشکم نەمدین و نا عزیزم ئەو نایەڵێ تۆ بە حەقیقەت بگەی نایەڵێ تۆ واقعی زندگیکەی نایەڵێ لەحزەیە فکر بکەی تۆ بێژی چیمان کرد بە زندگی چیمان کرد بە کوردیەت چیمان کرد بە ئینسانیەت هەر لەم کوردەوارە ئێمە هەر لەم کوردەوارە ئێمە جەماعەتێ تحت ناوە فعالین مەدەنی یەکێک لە کارهایەکەیان کرد مبارزەتەکە ئێدام بوو چۆنیش مبارزانتەکە ئێدامە کرد خۆ ئەمە نە و لافیتە هەڵوەسن لە بەرامبەر دەوڵەتە ئێرانی و عەلی خامنەیە بوێسن بێژن زیندانەکان تعتیلکەن لەبەرە زیندانەکان و شعار بن دەرە زیندانەکان بشکێنن نە ئەچون کاورایە بەڵبەختی سنەیان گیرە هاورد کوڕەکە یەکێتر کوشتووی بە چەقۆ لە خیابانیان و بێ لە خوێن ئەمە بگوزارە لە قەساس بگوزارە ئەمیانە کردوو بە تابلۆی نەمایش کە ئەمانە مهمون لە ناو جامعەی کوردیە دێ باشە خەڵکی سنەیستە بڕۆن لیان بپرسن نەزەرتان دەرمەوردە پیرەمەرد کوژی و پیرەژن کوژی لە ئەسپانیا و لە ئیتالیا چییە نەزەرتان دەرمەوردە قشرە پزیشکیە من لە 4-5 کاناڵە تەلەگرامیە بەشداریم کرد وە قسەم کردیە مشتێ دکتورە فاسد درۆزن هاتوون مشتێ دەستکەشیان هەڵکێشا و گشتیشی ئای دکتور نۆ کردم ئای دکتور دانەی فاسد دانی درۆزن دانەی لەمانەی ئیتالیاس پزیشکی ئیتالیا چی بکردایە من پێتان هێژم چی بکردایە پزیشکی ئیتالیا ئەگەر بۆ قورعاتی وایە و ڕاستی بکردایە و ئەخلاقی وایە و هاتوو کە زندگی بپارێزێت ئەهاتە ناوە خیابانەکان ڕۆم ڕووی ئەکردە پاپای واتیکان ڕووی ئەکردە دەسەڵاتە ڕۆم ڕووی ئەکردە سازمانە ملل متحد ڕووی ئەکردە ئەفکار عمومیە جیهان ئەی مردم ساڵهای ساڵە خەریکین تاڵان ئەکرێن و ئێژن ئەمانە خودان ئەمانە ئەربابن ئەمانە نەزم و ئینزباتیان هاوردگە ئەمانە بەشەریان سعادەتمەند کرد مردمینە لەم گشتە کارە ئێوە کردتان لەم گشتە سەروەتە ئێوە کردتان ئەمانە ئستودیۆمیان هەست بتوانن 5 ملیۆن ئینسانی تێبوون ئۆلمپیکی تیا بگرن زەرفیەتە پەزیرشی 1 ملیۆن بیماریان نییە بە منە پزیشک قەسەمم خواردگە گیانە بەشەر نەجات بدەم ئێژن لولە لە دەمە کاورات کێش و داروی بێهۆشی پێ تەزریقکە با بمرێ من ناتوانم ئەم کارە بکەم من ناتوانم بۆ ئەوەی کە زەعفە ئەو بپۆشێنە ئینسان بکوژم نێتوانم کارە بکەم ئیستە بێت ماسک لابووە دەمو چاوم کەوە بووگەسە و تەرەحمم پێ بکەن فەرارە بجەوە بێن بچن بە زوانە سوئدی بە زوانە نۆروژی بە زوانە ئاڵمانی بەشەری تیا نەماگەم دنیا وەختی ئێمە وتمانم کوردەوارە سەرزەمینە مقدسە بەشەر نەماگە لەم دنیا گەشتی مشتی بەردەست مشتێ بەردەی کۆکبووگە گشتیوە لە نای مەتریکسە وەلای تەوەهۆمە یەک دەنگ ئمڕۆ خەریکە لەم دنیا سوعالەکە سوعال من ئەزانە مێشێم کۆرۆنا بگرم بەڵام تۆ بۆ گەرەکتە من کەیتە ماڵەوە کۆرۆنایش کە بگرم خوا ئەمداتۆ یا بەدەنە مقاومەتەکە یا ئەبرم تۆ بۆ ئەم کەیتە ماڵەوە گەرەکتە چی دەرنەکەفێنێت لەزا بۆ ئێوە دەرکەفتووە دەرئەکەوێ زیاتر دیبەیتەکانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بچن گوێ بن من نظامە سڵتەم بۆ ئێوە شەرح کرد تیکە بە تیکە گۆشە بە گۆشە شەرحم کرد وتم چەنێ درۆزنن وتم تەوەهۆمەکەوا لەکوێ خەڵکی کوردەوار داستانە ئێمە نەداستانە تەبعیزە داستانە ئێمە داستانە ئینقیادە
کوردیەت یعنی حڕیەت ڕەهابوون ئینسان بوون کوردیەت هەمان شتە کە مەسەڵەن نیچە سعی کردگە تۆزێ شانی لێبا کە پێی ئێژە ئوبرمنشن ئینسانە ئەبەر فرا ئینسان کوردیەت هەمانە لە ئەو پان و بەرینتر و گەورەتر من ئەم دیبەیتە ئەدامە ئەدەم ئێستا کارێکی ئەمەرجنسیم هەز ئێشێ بەجێ بێڵم بارێ من منتەزرم ئەم جامعەیە ئێوە ئەم جامعە کە ئێوە ئیدعاکەن ئینسانیە ئەم جامعە کە ئێوە ئیدعاکەن مهمە قدرەتە خۆی نیشان با کوا ئێوە مردمانێکتان لە یەک پاشان کوا فعالینە جامعەی مەدەنی ماسک بڵاوەکات و خەرکاتە ماڵۆ ترس بڵاوەکات و خەرکاتە ماڵۆ نایژێ حاکمیەت مەسئولە نایژێ نظامە سوڵتەی جەهانی مەسئولە نایژێ فەساد بڵاو بوو نایژێ ئینسانیەت نییە نایژێ ئەخلاق نەما نایژێ ئێمە مشتە جنایەتکارین ماسکە پێدا تۆ نەمریت وەلێ لە بیمارستانە ئەتکوژێت چ بکەیت دەست بخۆنێ دەسەڵاتە لا ئێوە